سڵاوتان لێبێ بەڕێزان. جێگری دووەمی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیان هێشتا گفتوگۆکان لەبارەی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت دەستی پێ نەکردووە، بەڵام پێگەێنانی حکوومەتی بنکە فراوان چارەسەری زۆربەی کێشەکان دەکات. دکتۆر بەرهەم ساڵح لە چاپێکەوتنێکدا لەگەڵ ئاژانسی ئەنادۆلی تورکیا ڕایگەیاند یەکێتی نەیتوانی وەڵامی پرسیار و داخوازی جەماوەری ژێردەسەڵاتەکەی و قاعیدەی خۆی بداتەوە. ئەو ئەنجامی بەدەستیشی هێنا لە هەڵبژارنەکاندا پەیامی جاوامارەکەی بوو بۆ سەرکردایەتی تا جارێکی دیکە بەخۆی دابشێتەوە و شێوازێکی دیکە لە حکومڕانی و سیستمی بەڕێوەبردن پێشکەش بە جەماوەر و گەلەکەی خۆیان بکەن. ئەنجومەنی ناوەندی یەکێتی ڕایگەیاند سەبارەت بەو تۆمەت و هێرشانەی لەلایەن پارتیەوە کرایە سەر سکرتێری ئەنجومەنی ناوەند سبەینێ وەڵامی فەرمییان دەبێت. بە پێی هەواڵێکی فەرمی ماڵپەڕی ئەنجومەنی ناوەندی یەکێتی لەطیف نێرەوەیی وتەبێژی ئەنجومەنی ناوەندی یەکێتی ڕایگەیاندووە سەبارەت بەو تۆمەت و هێرشە توند و ناڕەوایانەی کراونە سەر عادل موراد سکرتێری ئەنجومەنی ناوەند سبەینێ چوارشەممە وەڵامی فەرمییان دەبێت. سەرلەبیانی ئەمڕۆ بەهۆی تەقینەوەی بۆمبێکی چێندراوە لە قەزای دووسخورمات و 6 کەس بریندار بوون. سەرچاوەیەک لە پۆلیسی قەزای دووسخورمات و بە NRT و تەقینەوەی بۆمبە چێندراوەکە لەناو بازاری عەلوەی قەزاکە ڕوویداوە و بە هۆیەوە 6 کەس بریندار بوون. وتیشی لە شوێنی ڕووداوەکەدا ئۆتۆمبیلێک تێک شکاوە و لەگەڵ ئەوەشدا زەرەر و زیانێکی زۆری مادیش بە سەر شوێنی تەقینەوەکە کەوتووە. ئازاد جندیانی هۆکاری دەست لە کارکێشانەوەی ئاشکرا کرد و ڕایگەیاند بەهۆی فرێلێدوانیەوە دەستی لە کار کێشاوەتەوە و دەشڵێت ئاسان نییە لە نێوان ئەو هەموو بۆچوونە ناکۆک و دژبەیەکانەدا بتوانێت نوێنەرایەتی بۆچوونی ڕاستەقینەی یەکێتی بکات. ئازاد جندیانی وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ماڵپەڕی فەرمی حەزبەکەی ڕاگەیاندووە مەکتەبی سیاسی یەکێتی یەکدەنگ و یەکبیر و بۆچوون نییە و ئاسان نییە لە نێوان ئەو هەموو بۆچوونە ناکۆک و دژبەیەکانەدا ئەو بتوانێت نوێنەرایەتی بۆچوونی ڕاستەقینەی یەکێتی بکات. بۆ بەشداریکردن لە یەکەم کۆنفرانسی کورد لە واشنگتن سەلاحەدین دەمیرتاش گەیشتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ساڵح موسلیمیش بەهۆی ڕێگریەکانەوە نەیتوانی بگاتە واشنگتن. یەکەمین کۆنفرانسی کورد لە واشنگتن لەلایەن پارتی ئاشتی دیموکراتی بەدەپەوە لە ژێرناوی ڕۆڵی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاریگەری لەسەر گۆڕانکاریەکان ڕێک دەخرێت و بە پێی هەواڵێکی ڕادیکاڵی تورکیش کۆنفرانسەکە کە لە ڕۆژی 31 ئەم مانگەدا لە واشنگتن بەڕێوە دەچێت و دەمیرتاش بۆ ئەو مەبەستە گەیشتۆتە پایتەختی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ڕەخنەی توندی ئاراستەی هەردوو وەزارەتی ناوخۆ بەرگری کرد بەهۆی خراپی بەڕێوەبردنیان بۆ دۆسەی ئەمنی. هەڕەشەی بڕینی بودجەکانیشی لێکردن لە بودجەی گشتی ساڵی 2014دا. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەییدا کە لە تەلاری پەرلەمانی عێراق بۆی سازکرا حاکم زاملی ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند بەڕێوەبردنی خراپی دۆسەی ئەمنی هۆکاری ڕووداونی ئەو هەموو تەقینەوانن کە خەریکە دەبنە ڕووداوێکی ڕۆژانە کە تیاندا بەدەیان ئۆتۆمبیلی بمڕێژکرا و دەتەقنەوە و بە هۆیانەوە دەیان و سەدان هەوڵاتی دەبنە قوربانی. لە چوارچێوەی ڕێکەوتنی لە ناوبردننی چەکە کیمیاییەکانی سووریا ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی ڕایگەیاند کە بەهۆی ناجێگیری ڕەوشی ئەمنی لە نێوان ئۆپۆزیسیۆن و هێزەکانی حکوومەتدا پشکنەرەکانیان نەیانتوانیوە بچنە دوو پێگەوە. بە ئەوتەی ڕێکخراوەکە یەکێک لە پێگەکان دەکەوێتە شارۆچکەی سەفیرە کە شەڕ و پێکدادانێکی تند بە خۆیەوە دەبینێت. وتیشی هەوڵەکانیان لەگەڵ نەتەوەیەکگرتووەکان بەردەوام دەبێت بۆ ڕەخساندنی بارودۆخێکی هەموار تا پشکنەرەکانیان بچنە ئەو دوو پێگەیەوە. وتیشی تا ئێستا 21 پێگەیان پشکنیوە و تەنها ئەو دوو پێگەیە ماوەتەوە. شاد و بەختەوەر بن.